زیاتر لە 5 مانگە خۆپیشاندانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران بەردەوام دەکات. خۆپیشاندانێکە هەموو شارەکانی گرتەوە هەموو چین و توێژەکانی گرتەوە بەرەوە لە تەمەنی 7 هەتا 7 ساڵ لە ناوم خۆپیشاندانە بەشدار بوون بەهۆی ئەوەی کە گۆڕانکاریکی یەکجار زۆر بنەڕەتی لە سیستمی ویلایەتی فەقیه دروست بکەن و ئەوەی کە ئەم ذهنیەتە ئەم فکرە ئەم حاکمیەتە نایەوێت. ئەمە ڕاستێک بوو کە لە بنگەی هەموو ئەم خۆپیشاندانان دروست بوو بە جاران ئاماژەشی پێکراوە، یعنی تەنیاوە ئیسلاحێک بکرێت یا تەنیاوەی کە هەندێک شت بگۆڕێت هەندێک شتی سەرەتا یعنی ئەوە وەک بڵێن سەتحی بگۆڕێت ناوان نەبوو. هەتا ئێستاش ئەگەر خۆپیشاندان هەتایمە وەکو شۆڕەشیش بەناوی دەکەن ئەگەر بەردەوام دەکات بەهۆی ئەوەیەکە خودی گەل بە پێشنگایەتی ژنان و جوانان هێشتا ئەو وڵامیان نەگرتووە چاوەڕانی وەڵامیش لە ئاساسا ینی خۆیان بە هێزی گۆڕانکاری سەرەتایی وە بنەڕەتی دەبینن بۆیش تا ئێستا بەردەوام دەکەن. ئەمە ڕاستێکێکە ئێمە دەبینین. سیاسەتی گرتن لەلایەنی حاکمیەتی ئێرانەوە سیاسەتێکی تایبەت بە ئەم خۆپیشاندان نەبوو بڵین کە یەکەم جارە بەم خۆپیشاندانەوە گرتن دروستە بێت. هەر کاتێک کە دەنگی ئازادیخوازی بلند بووە، هەر کاتێک کە کەسێک باسی ناسنامە و شوناسی خۆی کردووە، باسی مافی خۆی کردووە، ئەمە بە تایبەتی لە بواری ژنانەوە باسی بکەم لە هەموو کۆمەلگەش ئێران هەوڵی داوە سەرکوتیکە سیاسەتی زیندان بە شکلی هەرە گەورەی شەڕی تایبەتە لە حاکمیەتی ئێرانە. واتە چی؟ واتە زیندان لە ئێرانە پێڵە نەدامەتگاه، یعنی جێگەیە کە تۆ پەشیمان بیتەوە بە واتای ئەوەی کە وەرە پەشیمان بەوە لەو کارێک کردوتە، یعنی پاش بگەڕێەوە و ئەوەی تۆ ئەو دوا بڕێتەوە. ئەمە سیاسەتی خۆی حاکمیەتە و لە پاڵیشە دەڵێ ئێمە ئەگەر تۆ وا بکەیت تۆ ئافو دەکەین. یعنی ئەمە هەموو سیاسەتێکە کە لە درێژایی مێژووی ئێرانە ساز بووە. بۆیش لە ئەم خۆپیشاندانانە ئێمە زۆر یەکجار دەستگیریمان بینی. بۆچی؟ بۆ ئەوەی کە دەنگی ئازادیخوازی یەکجار زۆر بوو. لە پاڵ ئەوەی کە دەستگیرکردن زۆرە شەڕ تایبەتێک کە لە خودی زیندانە بەڕێوە دەچێت. یەک سیاسەتی ئاعدامی بینیمان لەناو ئەم چەند مانگا چۆن جارێکتر بوو بە ڕۆژەوەوە لە مێژووی کوردستانەوە بە تایبەتی لە گشتی ئێرانیشە ئێمە بینیمانە کە هەموو گەنجانێکە مافی خۆیان نەویست بە ئەعدام ترساون، ینی بۆ ترساندراون کە ئەگەر ئێوە مافی خۆتان خوازن ئەعدام دەکرێن، ئەگەر ئێوە مافی خۆتان خوازن بنەماڵەکانتان وای لێ دێت، ئەگەر ئێوە مافی خۆتان خوازن تەجاوز ڕوبڕووی تەجاوز دەبنەوە و هەزار و یەک ئێریشی جیاواز بۆ ئەوەی کە خەڵک لە داخوازی خۆیان ئەو دوها ببنەوە. ئێمە ئەتوانین وا بڵێن کە ئەم خۆپیشاندانە لە گەلێک بوارەوە گەلێک تایبەتمەدی جیاواز لەگەڵ خۆپیشاندانەکان دیکە هەبوو. لە بابەتی زیندانیشەوە دقیقاً جیاوازی خۆی هەبوو. چی بوو؟ ئەعدام دروست بوو. هێرشەکانی حاکمیەت لە دەستگیرکردن زۆر یەکجار زۆر بوو نسبەت بە خۆپیشاندنەکان دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. هەم هێرش دروست بوو، هەم ئەعدام دروست بوو، هەم ئەوەی کە گرتن یەکجار زۆر بوو. بەڵام ئەو شتێکە گرنگ بوو خەڵک نەتەنیا پاشەکەزای نەکرد، پاشە کێشەی نەکرد، یەکجاری دیکە داوای مافی خۆی کردەوە. ئەمە ڕاستیەکە. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران زیندان وەکو ئاوێنەی خۆی دەبینێ. لە زیندانیشە بە هەمان شێواز. واتە چی؟ واتە کەس گەلێکە لە زیندانە گیراون وەکو پێشەنگی ئەو کۆمەڵگانە. ئێوە خۆتان دەزانن هەموو زۆربیان کە دەستگیر کراون هەمویان لە سەفی یەکەمی بەرخۆدان و تێکۆشان بوون. ئیدی لە کۆڵانەکانیان بینیمان چۆن خەریکن خۆڕاگر دەکەن. زۆربیان شەهید کران، گەلێکیان گیران. خەڵک تەماشای ئەوە دەکات دەڵێت کە ئەگەر لە ناو زیندانە ئەو خۆڕاگریە بگاتە ئاستا هەری لووتکە تەواوی کۆمەلگایش لەمە ورە دەگرێت، چون دەبینی پێشنگەکانیان خەریکە خەتیان پێدەن. ئێران دەیهەوێت تەسلیم بدروستکات بووە کە لە کەسایەتی زیندانە کۆمەلگا بشکێنێتەوە. ئێمە نمونەی زۆر بەرچاومان هەیە. کەسایەتی هەڤاڵ زەینەب جەلالێنمان هەیە، شەید شیرین ئەلەمهولی، شەید فەرزاد کەمانگەر گەلێک لە پێشنگەکانمان لە کوردستان و ئێرانە هەبوون کە شەهید کران بەو شێوازەش. هەڤاڵ زەینەب جەلالێنیش زیاتر لە 5 ساڵە خەریکە تێکۆشان دەکات، خەریکە خۆڕاگری دەکات، خەتێکی نیشاندا زۆر بەورەوە تا ئێستا بوو بە نمونەیەک بۆ تەواوی کۆمەلگا. ئەمە بۆ ئێران وەکو حاکمیەت مەترسێکی یەکجار زۆرە، بەڵام لە عینی حاڵە بۆ کۆمەلگا و بە تایبەتی ژنان جێگەی ورەیە، یعنی ورە دەدات بە کۆمەلگا. بۆیە هەموو سیاسەتی حاکمیەت لەسەر ئەو بنەمایەیەکە زیندان وەکو جێگەیەک نیشان بدات کە ببێتە جێگەیەکە پێشنگەکان تیا سەرکوت بکرێن لە کەسایەتی سەرکوتکردنی زیندانە کۆمەلگا سەرکوت بکات. لە ڕاستیە لەم خۆپیشاندانانە لەم پرۆسەی شۆڕەشەکە ئێمە باسی دەکەین. ئێمە ئەومانە بینی وتم نەتەنیا خەڵک پاشگەز نەبووە
بەرەو پێشەوە چوو هەموو هەر زندانیە کە هەر کەسێک کە دەستگیر دەکرا بنەماڵە خەتی دەدا بە حاکمیت دەیگوت کە دەبێت ئازادی بکەن ئەگەر ئازاد نەکرێت ئێمە سەر لە چالاکیەکانی جیاواز دەین یعنی خودی بنەماڵەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران ئەویانە نیشاندا یعنی هەڵوێستیان ڕابردەکرد لە بەرامبەر بە حاکمیت ئەمە نیشان دەدات کە خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە لە پشت پێشانگانەکانی خۆیەتی یعنی بەوانەوە ورە دەگرێت و لە هەموو کاتێکیشە حمایەتیان دەکات لە بەرامبەر ئەو سیاسەتەکەیەوە باستان کرد وەک ئەوەی کە بۆچی لەم ئەخیرە ئەوەندە زندانی ینی خەریکن ئازاد دەکرێن سیاسەتی حاکمیەتە لە گەلێک بوارەوە ئێمە ئەومانە نرخاند کە ئەرێ گەل خۆپیشاندانی زۆر بەهێز کردووە هەڵوێستی نیشاندانە لە بەرامبەر حاکمیت بۆ زندانیەکان و ینی لە تەرەفی خۆیەوە هەڵوێستەکە نیشانداوە بەڵام حاکمیت لەبەر ئەوەی کە ترسێکی یەکجار زۆری هەیە زۆر جار نایهەوێت زندان ببێتە مەکتەب ببێتە قوتابخانەیەک نایهەوێت ببێتە جێ خۆڕاگریە هەموو ئەو کەسانێکی دەستگیر کراون یا بێخەبەر لەناو بێخەبەریکیان وەکو هەواڵ زەینەب من ئاماژە بکەن هیچ خەبەرێکی لێ نەدەنن دەرەوە یا ئەم جارە نەیهێشت کە ئەوانە لە پاڵێکا کۆبنەوە ببن بەهێز ببن بە فکر لەناو خودی زندانە و بەڕێخستن بکرێن ئەمە ڕاستیەکە دوو ناوی ئەفوی لێ کرد ینی ئەفوێک ینی بەخششێک لەلایەن ڕێبەری ویلایەتی فەقیه ئەمە چه ئەفوێکە ئەمە ڕاستی ئەسڵان شتێک بەناو ئەفونیە کەسانێکە مافی خۆیان دەخوازن تۆ مافیان خەریکی سەلب دەکەی خەلیکی دەیانگریت سەرکوتیان دەکەی دوایشان دەبێژیت دەیان بەخشن بۆ ئەوەی کە یەک نەبن بەهێز دوو ئەوەی کە ئەیدی وەک ئەوەی وەکو مجرمێ بناسرێن کە دەبێت ئێوەی دی جورم نەکەن ئەگەر جارێکی تر جورم بکەن حکومەتان قورستر دەبێتەوە و سێ ئەوەیش نیشان بدەن کە ئەم جارە وای لێ هات جارەکەی دیکە ینی خراپتریشتان بەسەر تێت بەڵام ئێمە چیمان بینی پاش ئەو کەسانێک کە دەرکەوتن لە زندانە دووبارە هەڵوێستی خۆیان نیشاندایەوە یعنی ئەمە زۆر گرنگە ئەو کەسانێک کە لە زیندانیش دەرکەوتن جارێک دیگە هەڵوێستیان نیشاندایەوە کە ئێمە پاشکەس نابین ئێمە هەر لە ویستی خۆمان لە متالبەکان خۆمان بەردەوامین و ئیسرائیلشی لەسەر دەکەین چون هێشتا حاکمیت لە هەز ذهنیەتیەوە نەگۆڕاوە ئەمە ڕاستیەکە بەڕاستی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەتایبەتی ژنان لەوە تێگەشتن ئێمە بینیمان کە ئەم پێواژوی ئەخیرە ژنان یەکجار پێشانگایەتیان کرد کە دەرکەوتن لە زیندانیش هەتا هەڵوێستی خۆیان زۆر ڕادیکاڵتر نیشاندا کە گۆڕانکاری دروست نەوگە کە هەتا ئیرادەی ئێمە ئازاد نەبێ دەرەوەی زیندان ناوەی زیندان بەمە فەرقی نییە هەموو شوێنێک ئەوەیە کە هەموو ئێران دەبێتە زیندان ئەو کاتە کە تۆ ئیرادەت نەبێ ئەو کاتە کە دەتوانێت باسی ناسنامەی خۆت بکەی ئەو کاتە نەتوانی باسی مافی خۆت وەکوژین بکەی هەموو شوێنێک دەبێتە زیندان بۆیش ژنان جارێکی تر ئەویان نیشاندا هەموو زیندانیان ئەویانە نیشاندا کە ئێمە هەتا ئەوەی کە گۆڕانکارێکی یەکجار بنەڕەتی دروست نەبێت تێکۆشانی خۆمان بەردەوام دەکەین و بەڕاستی بەڕێگەی ئەم تریبونیەوەشەوە دەمەوێت ئەو ئاماژە پێ بکەم ینی ئێستا وەزعیەتی هەواڵ زەینەب جەلالیان مەترسێکی یەکجار زۆری هەیە بێخەبەرێکی یەکجار زۆر لەسەر هەواڵ زەینەب جەلالیان هەیە و ئەمە هەموو چالاکوانانی مافی مرۆڤ مافی ژنانی دڵنگەران کردووە ینی زۆر جار کەمپێنی ئازادی بۆ هەواڵ زەینەب جەلالیان لە داخرا زۆر جار کەس بوو زۆر کەس داخوازی ئازادی هەواڵ زەینەب جەلالیان کرد بەڵام بێدەنگێکی یەکجار زۆر هەیە و مەترسیە و پێویستە لە کۆتاترین کاتە دەرحەقی هەواڵ زەینەب گەلێک خەبەر بدرێتە دەرەوە و بە پێویستیشی دەزانین یعنی بەگشتی سەبارەت بە سیاسەتی زیندان لە ئێرانە لەلایەنی حاکمیەتە توانمەوە بڵێن بەڵام وتم لەم سەر هەڵدانە خەڵک جارێکی دیکە ئەوەی نیشاندا کە زیندان ئەوێتە شوێنێک خۆڕاگری ئەوە یەکجار دیار بوو ئەوێتە شوێنێک کە گەل چاوی لێ دەبڕێ بۆ ئەوەی کە ورەی بەهێزتر ببێت و بتوانێت خەباتەکانی بەرفراوانتر بکاتەوە سیاسەتێک کە تەجزیە بکەوە لە ناوی حکوومەت بکە سیاسەتی حاکمیەتە واتە چی هیچ جیاوازی یا زۆرڕەنگی لە ناو حاکمیەتی ئێران معنایەکی نییە و قبوڵیش ناکرێت یعنی چی یعنی کورد بەلوچ عەرەب ئازەری ئەمانە وەکو میێوانێکی بچووک وەکو خوردە فەرهەنگ وەکو ئەوانە تەماشا دەکرێن یعنی لە ئاستی ئێرانە بێگومان هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە ویلایەتی فەقیه وتی چی وتی دوو منتەقە سەرکێشی ئەم ئەوان ناڵێن هەتا ناڵێن شۆڕەشی سەر هەڵدان دەڵێن اختشاش یعنی تێکەڵاوی دوو دانە نەتەوە خەریکن تێکەڵاوی دروست دەکەن یەک کوردستان یەک بەلوچستان و دەبێت ئێرەشی هەردووکیان بکرد ئەمە ڕاستی خۆی حاکمیەتە یعنی گەلان لە نەتەوەکانی دیکە خەریکن لە بواری ملیشەوە سەرکرد دەکرێت ئەمە ڕاستیەکە باشە لە حاکمیەت ئێران وتم زۆر ڕەنگی نییە یەک ڕەنگە بەڵام ئێمە حاکمیەت لەگەڵ نەتەوەکان بخۆیان تێکەڵاو نەکەین مەسەڵەن ئەوشە دەڵێم ئەو پەیامەی کە لەم خۆپیشاندانە دروست بوو نەتەوەی فارسیشی تیا بوو یعنی هەموو نەتەوەکان وەکو گەل پێکەوە ژیان
هیچ کێشێک نییە لە نامەتەوەکانە ئەوەی کە خەریکە کێشە ساز دەکات حاکمیت بخۆیەتی بۆیش لە وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد لە زیندانە کەسێکی وەکو هەواڵ زەینەب جەلالیان بە بۆنەی ئەوەی کە بۆتە خەتی خۆراگری یعنی ئەتوانین وا ئاساس بگرین هەواڵ زەینەب جەلالیان تسلیم نەبوو هەواڵ زەینەب جەلالیان تێکەڵاوی سیستم نەبوو تەنیا بە هەندێک شتی بچووک تەنیشی نەدا یعنی قائل نەبوو بە هەندێک شتی بچووک لە ئاستی مطالبه یا خواستی هەواڵ زەینەب جەلالیان گۆڕانکاری لە ذهنێدا یعنی ذهنێتی حاکمیەتە ئەمە ساز نەبوو بۆیە لە ئەوەی کە زەینەب جەلالیان نەبێت بە سمبول و نمونەی خۆڕاگری لە ئێرانە ترسی حاکمیت لەمە زۆر دروست بووە بۆیە ناهێڵن هیچ خەبەرێک لە هەواڵ زەینەب جەلالیان دروست بێت بێگومانەوەکو کەژار ئێمە هەر لە سەرەتای شۆڕەشەوە لەگەڵ خەڵکی ناوخۆ پێکەوە بووین ینی هەموو کاتێک ئەخبار و پەیامەکانیان دەگەهێشت دەستێمەهی بە تایبەتی هێژدان شۆڕەشێک دروست بووە شۆڕەشێکی زۆر ئیدۆلۆژیکە شۆڕەشی ژیان ئازادی پەیامێکی زۆر ئیدۆلۆژیکی هەیە نە ئۆپۆزیسیۆنی دەرەوە کە خەریکە ئێستا خۆتان دەبینین چۆن بە هەندێک شێوازە دەیانوێت لە ڕای ببن بە تایبەتی سەڵتن تەلەبەکان نە خودی حاکمیت ناتوانێت چون گەل بریاری خۆی داوە گەل خەتەکە خەریکە نیشان دەدات و پێداگرە لەسەر ئەوەی کە شۆڕەشی ژیان ئازادی بە ئەنجام بگیرێت بۆ بەڕای من وایە ئەو گەلە ئەوەندە هۆشیار بووە کە ئەم ئازاد بوونانە ئەم دەرکەوتنانە هیچ وەکو لوتفێک نابینێ هیچ وەکو ئەوەی کە حاکمیت زۆر باش بووە زۆر نەرم بووە بەم شێوازە تماشای ناکە ترسی وەکو ترسی حاکمیت لە هێزی گەل تماشای دەکات بۆ چاوەیە هینی دەکات و بە سیاسەتی شەڕ تایبەتی زۆر زانەوە ئاگایە بۆیە کە هەتا ئێستاش گەل هەمچنان بەردەوام دەکات زۆری بە پێویستی زانم شۆڕەشێکی زۆر گرینگە ماوەی 5 مانگە بەردەوام بە شێواز جیاواز خەریکە خۆی دامەبات هیچ کەس حەقی نییە کە ئەم شۆڕەشە بەلا ڕێ ببات چون بنگەهەکەی دیارەوە ئێمەش ئەوە بەردەوام دەکەینەوە هێشتا ژنان لە ماویانە کە مەسەڵان ئێستا خەریکن تێکۆشان بەوەکەن کە مافەکانیان بگرن هێشتا مافەکانیان نەدراوە بۆ تێکۆشانکردن لەوێ ئێمە وەکو کەژار هەموو کاتێک ئاماژەمان کردەوە خۆ بەڕێخستنکردن ئەرکی ئەساسیانە لەو بابەتەوە یەکگرتن ئەرکێکی یەکجار زۆرە چون ئێمە وتم دەردێکی هاوبەشمان هەیە وەکو ژن ئامانجێکی هاوبەشمان هەیە وە گەیشتن بۆ ئەوەش تێکۆشانێکی هاوبەشی دەوێت